دوای تێپەڕینی نزیکەی مانگێک بەسەرکردنەوەی دەرگای قوتابخانەکان سێ قوتابی قوتابخانەیەکی قەزای کەلار تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوون. چەند ڕۆژێک بەر لە ئێستا کارگێڕی ئامادەیی شەید ئارام ئاگادار دەکرێتەوە لەوەی سێ قوتابی نیشانەکانی ڤایرۆسی کۆرۆنایان تێدا دەبینرێت. دوای پشکنینیان دەرکەوت ئەو سێ قوتابیە هەڵگری ڤایرۆسەکان. لە ئێستاشدا لەلایەن تیمێکی تەندروستیەوە پشکنین بۆ تەواوی قوتابخانەکە دەکرێت. بەڵێ دوێنێ ئەو قوتابێ 20 قوتابیان هێنابووە لامان بۆ نەخۆشخانەی قەڵاسەر بە کۆرۆنا بۆ فەحس. سێ کەسمان هەڵبژارد لێیان کەم سێ کەسە علامەت و ئەعرازیان پێوە دیار بوو، باقیمان ناردەوە. ئەو سێ کەسە دوێنێ فەحسەکەیان دەچوو کە پۆزتیڤ بوونە. ئەمڕۆ ئەوەکانیشمان فەحس کرد و تیمی تایبەتیشمان ئەمڕۆ ناردووە بۆ مەکتەبی شەهید ئارام کە سامبڵ لە هاوپۆلەکانی و لە برادەرەکانی وەرگێ. ئێستا ئەوەی ئێمە بەڵێ ڕۆژانە پشکنی نەکرێ، ئەوەش کە بێوێ هەر شوێنێک هەر دایرێک هەر شتێک ئێمە توانین کتابی ڕسمی بکەین، ئێمە توانین ستافی خۆمان بنێن و پشکنینیان بۆ بکەین. بەڕێوەبەری پەروەردەی کەلاریش دەڵێت لە ئێستادا خوێندن لەو پۆلە ڕاگیراوە و سەرجەم قوتابیان پشکنینیان بۆ دەکرێت. لە ئەگەری زیادبوونی ئاماری قوتابیانی توشبوو بە ڤایرۆسەکە بڕیار لە داخستنی قوتابخانەکە دەدرێت. ئەم سێ خوێندکارە کە ئەوە بۆ ڕۆژی شەمە بووە سەرەتای دەوام بووە، لە سەرەتای دەوام کە خوێندکارەکان ئاگداری ئیداریان کردو کە حاڵەتێکی وایان هەیە، بۆیە هەر کارگەری خوێندنگاکە کە منیان ئاگدار کردەوە نوێنەرێکی خۆیانمان لەگەڵ یانە نار بۆ نەخۆشخانەی قڵا و لەگەڵ بەڕێوەبەری گشتی تەندروستی گەرمیان قسەمان کرد. فەحسی ئەو سێ خوێندکارەی کرد. هەر لە کاتی ناردنی ئەو سێ خوێندکارە بۆ نەخۆشخانەی قڵا 18 خوێندکاریتر لەنا ئەو پۆلەی هەبوو، هەموویانمان جوابدا بڕۆنەوە بۆ ماڵەوە وتمانە داوام لەو پۆلێ ڕاگرین هەتاکو نەتیجەی ئەم خوێندکارانە دەرەچێت. نەتیجەکان کە پۆزتیڤ دەرچوو، ئەو 18 خوێندکارەماش ئاگدار کردەوە ئەمڕۆ ئەچنە نەخۆشخانەی قڵا بۆی فەحس بۆ ئەوانش بکەن، داوام لە دوێنێەوە لەو پۆلەیە ڕاگیراوە. لە هەرکوێ ئاماری قوتابی خوێندکار زیاتر تووشی ئەو حاڵەتە بوو لەناو هەر ناوەندێکی خوێندنە بەپێی ئەوەی کە ڕێنمایەکانمان واتوە حتمما داوامیتیان ڕاگری. هەرچەندە ئاماری توشبووانی ڤایرۆسی کۆرۆنا لە هەرێمی کوردستان بەراورد بە ڕابردوو زۆر کەمی کردووە و بەپێی وتەی شارەزایان بەرگری گشتی بۆ ڤایرۆسەکە دروست بووە، بەڵام وەزارەتی تەندروستی هەرێم ڕایدەگەیەنێت هێشتا مەترسی ڤایرۆسەکە لە ئارادا ماوە و پێویستە هاوڵاتیان خۆپارێزی زیاتر بکەن. لە عێراقیش بە چەند ڕێکارێکی سنووردارکردنی هاتوچۆ و داخستنی چەند شوێنێکی گشتی و مزگەوتەکان خۆپارێزیەکان تون دەکاتەوە. هاوار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، گەرمیان.